دیارە بێگومان لەگەڵ نووسینەوەی مێژووە گرنگیدان بە شۆڕش و بەتایبەتی شۆڕشە کوردەیەک لێ دوای یەکەکان بێگومانەمە گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە و زۆرن ئەو کەسایەتی سیاسیانش کە بەشێک لە بیرەوەری ژیانی شۆڕشی خۆیان لە دوتۆی چەندین کتێبە نووسیوەتەوە. هەموو ئەم گێڕانەوانە بێگومان گرنگی خۆی هەیە لە ڕووی لایەنە بە بڵێن سیاسیەکەوە و لە ڕووی گێڕانەوەی مێژوەکەوە. بەڵام لە ئێستا کتێبێکی جیاواز ئەمێوارەیە گفتوگۆی لەسەرەکەین لە کورسات مەگەزینەوە، ئەویش ڕەهەندی تەندروستیە لە شۆڕشی نوێە، واتە گرنگیدان بە پزیشکەکان و گرنگیدان بەو برینار و تەواوی ئەو بابەتانەی کە پەیوەست بوون بە شۆڕشەوە لە ساڵی 1976ەوە تاوەکو ساڵی 1991. بەڕێز گۆران سەلام محەممەد بەڕێزان کە نووسەری کتێبەکەن ئەمێوارەیە میوانی کورسات مەگەزین و گفتوگۆکەین لەسەر کتێبەکە. کا گۆران زۆر بەخێر بێ، سڵاو ئەم کاتت باش بێ. باش زۆر نووسەرانی کە لەبارەی شۆڕشەوە هەر بابەتێک کە هەبووە وەکو خۆی گێڕاویانەتەوە، زۆرن سەرکردە سیاسیەکان، نووسەرانی تر، پێشمەرگەکان، هەریەکان بە شێوازێکی جیاواز باس لە نووسینەوەی شۆڕشەکەن یاخود بڵێم شۆڕشیان نووسیوەتەوە بە شێوازێک کە خۆیان بینیویانە. بەس ئەم کتێبە بۆ گرنگ بوو کە هەبێت و بنووسرێ. زۆر سپاس. بەخێر بێ. سپاس بۆ کورساتی عزیز. سڵاو بۆ بینەران. گرنگی ئەم کتێبە لەوەدایە لەو چوارچێوە دەرەچێ کە تاریخی فرد بێ، بیرەوەری فرد بێ، یاداشتی فرد بێ، مێژووی فرد بێ. ئەم کتێبە پرۆژەیەکە بۆ نووسینەوەی مێژووی کورد لە ساڵانی هەفتاکان و هەشتاکان بە شێوازێکی ئەکادمی، واتە مێژوو بێ بە مێژووی گشتی هەموو چین و توێژەکانی شۆڕش تێدا بەشدار بن، نەک تەنها ئەو کەسانی کە وەکو تاک بیرەوەری خۆیان ئەنووسنەوە بەشێکیان هەوڵی هاوڕێکانیان و هاوسەنگەرەکانیان و هاوچین و توێژەکەی خۆیان نادیداگرن بەداخەوە. ئەم پرۆژێ هەوڵێکە بۆ ئەوەی مێژوو چوارچێوێکی زانستی وەربگرێت، لەو قاڵبە فەردیە دەرچێت ببێ بە مێژووی هەمووان تێدا جێگان بێتەوە. با بڵێم شۆڕشەکان لە چەندین سوچ و کۆڵان و شاخ و دۆڵ و دەشتی کوردستانە ڕویان ناوە. ئەم کتێبە چ بابەتێکی شۆڕش لە خۆگرێت؟ ئایا تەنها وەکو بڵێ ناوی برینارەکان و نەخۆشەکان یاخود بڵێم ئەوانن کە پزیشک بوون یاخود لە دەستپێکەوە تا کۆتایی چۆن ئەو قۆناغە ئەگێڕێتەوە؟ باش. ئەم کتێبە پێشەکەی ئەمەی چوارچێوەکی ئامادەکردنی کتێبەکە باسکە. ئەم کتێبە من نووسەرەکەیم بۆردی ئەرشیف و مێژوو خات و خەمینە ساڵح کە لێ پرسراوی بۆردەکەیە، ئەو خاوەنی بیرۆکەی کتێبەکەیە. هاوشان خاوەنی چەندین بیرۆکەی دیکەی هاوشێوەیە کە باز لە خەبات و بیدەوەری سەرجەم چین و توێژەکانی شۆڕشی نوێی گەلەکەمانەکان. ئەمە خاڵێک لەوەتا لەسەر ڕاستپاردەی بەڕێزیان داوای لە من کرد کە دەست بکەم بە نووسینەوەی ئەم کتێبە، بۆی منەوەکو نووسەر لەم کتێبەیە بەشدارمەگی ناخ بیرۆکەکە و خاوەنی پرۆژەکە بەڕێزیانە. ئەمە خاڵێکی دیکە ئەمەوێ گرنگی باسی بکەم لەم کتێبەیە ئەوەیە ئەم کتێبە باز لە خەبات و قوربانیدان و بیرەوەری دکتۆرەکانی شۆڕەکە لە شۆڕشی نوێدا. بۆشە ناوەکەی ناومان ناوە ڕەهەندی تەندروستی. کتێبەکە پێشتر ناوی دکتۆرەکانی شۆڕش بوو، یاخود بیرەوەری دکتۆرەکانی شۆڕژیان مێژوو شۆڕشی نوێ لە زاری پزیشکانی شۆڕشەوە. ئێماڵسان ئەو چوارچێوە ئەکادیمیە و ناونیشان ئەکادیمیمان بۆ هەڵبژار لەبەر ئەوەی لەم کتێبەدا تەنها باز لە بیرەوەری دکتۆرەکان ناکەین، دکتۆرەکانی شاخ و شۆڕش، باز لە دەستگای تەندروستی کوردستانەکەین، باز لە نەخۆشخانەکانی شۆڕش کراوە کە لە چوار ماڵبەندە سەرەکیی پێشووترا بوونیان هەبووە، باز لە کۆمەڵی هاریکاری کوردستان کراوە، هەروە باسی لە نەخۆشانە لاوەکیەکانی شۆڕش کراوە کە لە ناو جیاوازەکانی کوردستانە لەو کاتیا بوونیان هەبووە. بۆیە تەندروستی وەکو ڕەهەند هەموو ئەو چەمکانەی کە باسم کرد لە چوارچێوەی خۆیدا لە هەناویدا جێگە دەبێتەوە کە بریتیە لە کەرتی تەندروستی لە شاخ و لە شۆڕشدا. ئەمە خاڵێکی دیکە ئەمەوەی گرنگی تیش بخەمە سەری ئەوەش ئەوەیە ئەم کتێبە هەموو زانیاریەکانی کە لە خۆی گرتووە زانیاری زارەکین، واتە لە زاری دکتۆرەکانی شۆڕش کارکتەرەکانی بواری تەندروستی شۆڕشە وەرگیراون. هیچ کەرەستەیەک هیچ سەرچاوەیەکی پێشەکی پێش ئامادەکردنی ئەم کتێبە لە چەندانەیە کە بە پەنجەکانی دەست ئەژمێرە لە بەردەستدا نەبوون، واتە ئەم کتێبە لە نەبوونەوە هێنراوەتە بوون. هەموو زانیاریەکانی لە ڕێگەی پەیوەندی تەلەفۆنی لە ڕێگەی چاوپێکەوتنی ڕۆبەڕۆ پرسیاری ئەوە بکەم چۆن تەواوی ئەو پزیشکانەتان دۆزیوەتەوە کە لە شاخ بوون، ینی ئەم داتایانە چۆن کۆکرانەوە؟ ئەم کتێبە لە بواری تەندروستیدا چینی دکتۆرەکانی شۆڕش لە خۆیان نەکرێت، بەشێکیان بە فەرمی دکتۆری
شۆڕەش بوون یاخود طبیبی ڕسمی بوون ئەوەی کە دەرچی کۆلێژی پزیشکی بوون بەشێکان یاردەری پزیشکی بوون بەشێکان ئەوانەی کە مزەمیل بوون هەندێکشان خولی تەندروستیان بینی و فێری کاری برین پێچی بوون هەموو ئەمانە پێکەوە لە شاخ ڕۆڵی گرنگیان گێڕاوە ژمارەی ئەو کارمەندە تەندروستیانی با ناوی بنین کارمەندی تەندروستی ژمارەی ئەو کارمەندە تەندروستیانی کە لە شۆڕەشی نوێی گەلەکەماندا لە ساڵ 1976 تا 91 بەشدار بوون نزیکەی 200 کەسن بەداخەوە نزیکەی 40 تا 50 کەس لە دکتۆرەکانی شۆڕەش شەهید بوون لە شاخ بەداخەوە ئەوەی کە ماوە نزیکەی 150 کادری تەندروستی شۆڕەشن لەم ژمارەیە بەشێکیان لە دەروی وڵاتن بەشێکان لە ناوخۆن بەداخەوە لە چەند ساڵی ڕابردوودا ژمارەیەکیان بەهۆی بە ساڵار و چوون و بەهۆی نەخۆشی و کۆچی دوایان کردووە بۆیە دەستگەیشتن بەم دکتۆرانە کارێکی زۆر ئەستەم بوو بڕواب کە هەندێکیان تەمەنیان 70 ساڵی تێپەڕ کردووە هەندێکیان کە پەیوەندیمان پێوە کردوونە گریاون دوای دەیان ساڵ ئاوڕان لێ درراوەتەوە زاناریەکان هەندێکان لە بیریان نەماون بۆیە ئەم پرۆژەیە ئەبوو ساڵی 91 دوای ڕاپەڕین دەستی پێ بکرایە بەداخەوەی کاتێک زۆری بەسەرات تێپەڕی بەڵام هێشتا هەر نەچوو بچێت دەکرێت هێشتا گرنگیەکەی خۆی بۆ بگەڕدرێتەوە هێشتا ژمارێکی ئەو دکتۆرە بەڕێزانە خۆشبەختانە لە ژیان داماون بەشێکان هیچ ناونیشانێکان نییە لە دەروی وڵات یعنی ئێمە ناتوانانی بیان دۆزینەوە پەیوەندیمان کردووە بە چەند وڵاتی ئەوروپیەوە دکتۆرمان دۆزیوەتەوە لە کەنەدا دکتۆرمان هەیە بە درێژایی 30 ساڵی ڕابردوو کوردستانی نبینیەوە هیچ پەیوەندێکی لەگەڵ ئەم وڵاتیان نەماوە نەخۆشە یا کۆچی دوای کردو یا فەرامۆش کراوە یا بەشێکان بەهۆی نادیدەکردنی ماندووبوونەکانیانەوە بەشێکان عاجز بوون تووڕە بوون بۆیە کۆکردنەوەی ئەو زانیاریانە لە زاری دکتۆرەکانی شۆڕەشەوە بۆ ئێمە بەڕاستی کارێکی زۆر ئەستەم بوو ئەم کتێبە وەکو بەرگی یەکەم چیل کادیر و دکتۆر و پزیشکی شۆڕش لە خواگرێ ئەوانەی کەماون تا ئێستا 100 کەسن خۆشبەختانە ئێمە تا ئێستا لە بەرگی دومی کتێبەکە کە 160 بۆ هەفتای کارەکانی تەواو بووە نزیکەی پەیوەندیمان لەگەڵ تا ئێستا 100 دکتۆرە هەیە دکتۆر بەمانە فراوانەکەی وەتا کادری تەندروستی بێ ڕەچاوکردی بڕوانامەکانیان ئەوانەی کە لەباری تەندروستی لە شۆڕەشە کاریان کردووە بۆیە ئێمە بەردەوام لە هەوڵین خاڵێکی دیکەمە ئاماژەی پێ بکەم دۆکومنتەکانی ئەمانە تا ئێستا بڵاو نەکراوە کارەکەش زۆر قورسە کارەکە زۆر قورسە ئەم پرۆسەیە بە پرۆسەیەکی کۆکردنەوەی زانیاری تااقەت پڕوکێنا ڕۆشتەوە ڕاستی من هەچەنە ئەوە جێ شانازی بوونەکو ئەرکی سەرشانی خۆم لێم ڕوانیوە بەڵام بەڕاستی ینی زیاد لە حد پێوەی مانوو بووم لەبەرەوەی هیچ کەرەسێکی پێشینم لە بەردەستانە بووە بەشێکی ئەو دکتۆران ڕەنگە حەز نەکەن قسە بۆ ناوەندە ئەکادیمەکانی ئێستا بکەن خۆشبەختانە بۆردی ئەرشیف و مێژوو لێکۆڵینەوە لە سەرجەم چین و توێژەکانی شۆڕەشەکە و بیرەوەریەکانیان ئەنووسێتەوە لە پاشووی کتێبەکەیە لیستێکمان هەیە ناوی هەموو دکتۆرەکانی شۆڕەشی تێدایە ئەوانەی کە شەهید بوون ئەوانەی کە لە ژیان دەماون ئەوانەی کە کۆتی دوایان کردووە واتە پۆلینکاریەکی زۆر باشی بۆ کراوە چەندین بەڵگەنامە لە پاشووی کتێبەکە هەیە کە بۆ یەکەم جارە بڵاوەکرێتەوە هەر لە پاشووی کتێبەکە ئێمە ئاماژەمان بە چوێنەی چەند دکتۆرێکی شۆڕەش دانراوە کە لە کاتی نەشتەرگەریدا نەشتەرگەری گەوریان بۆ پێشمەرگەکان کردووە لە شاخ کە بۆ یەکەم جارە بڵاوەکرێتەوە ئەمە هەموو لە ئەرشیفی تاکە کەسییا دەرهێنراون واتە ئەگەر ئەو پزیشکە بەڕێزە کۆچی دوایی بکات ئەرشیفەکەشی لەگەڵ خۆیان ڕەنگەون بێت تا ئێستا ئەرشیفەکان پێشکەشی ناوەندێکی ئەکادیمی و زانستی و ئەرشیفاتی نەکرۆ تا بپارێزرێن ئێمە خۆشبەختانە توانیماندا ئەوەندەی بتوانین وێنەکانتان چۆن دەستکەوت کار گۆران وێنەکان وەکو باسم کرد لە ئەرشیفی تاکە کەسی دکتۆرەکانە دەستکەوتون جگە لەوەی لە شاخش کاتی خۆی چەند کەسێکمان هەبووە لەوانەیە هەندێک لەوانە بەڕێز سێرۆخانمان هەیە کەسایەتێکی دیکەمان هەیە بە ناوی کاک عباسی ڤیدیۆ کامە بەشێکی زۆری ڕووداوەکانی شۆڕشی دیکۆمنت کردووە باشە ئەگەر باسێک لە بەشێک لەو با بڵێم دکتۆرانی کە وەکو خۆ دامەژەت پێکرد بەبێ گرنگیدان بە بڕوانامەکانیان بەڵام ئەو ڕۆڵە گەورەی کاوان لە شەخ گێڕاویانە ئەو هەستە بۆ ئەوان چۆنەکەیسە لە دووتوی کتێبێکە لە ژێر ناونیشانی شۆڕشی نوێیە ناوی ئەوان لە نێو کتێبەکە ئیتر بۆ مێژوو ئەمێنێتەوە لە ڕاستیدا ئەو پرسێکی کەمێک ئاڵۆزە بۆچی لێرە ئەمە شتێک بڵێم چینی دکتۆرەکانی شۆڕەش کەمی خصوصەتیان هەبوو لە چینەکانی دیکە ئەم قسەی من بەو مانای نییە ڕۆڵی ئەوانی دیکە نادیدە بگرم بەڵام پیشەی پزیشکی لە دنیاەوە بوو کەسێک ئەبێ بە پزیشک زوو باشتر بوونە لە ئێستا ئەو کەسە لە ڕووی ژیان و ڕەفاهێت و خۆشگوزەرانی و ژیانێکی مسۆگەری هەیە هیچ کێشێکی مادی نیە هیچ کێشێکی نیشەجێبوونی هیچ کێشێکی حیاتی نییە دکتۆرەکانی ئێمە نەخۆشخانە گشتەکانی شارەکانیان شوێنێکی ئەوا پاک و تەمیز و جوان و ڕێکوپێکی خوان جێهێشتووە لە پێناو بیر و باوەڕەکەیاندا لە پێناو شۆڕشدا چوون لە ئەشکەوتەکان بوون بە دکتۆری پێشمەرگە پیشەی پزیشکی پیشەیەکی پیرۆزە پێش هەموو شتێک کارێکی ئینسانیە پێش هەموو شت کارێکی ئینسانیە دکتۆرەکان بوون بە دکتۆری گوندنشینان بوون بە دکتۆری ئاوارەکان لە ئێران لە دوای ئەنفال
بوون بە دکتۆری ئەو ناوچانی کە حکوومەتی عراقی لە ڕەتفعلی شۆڕەشە هەموو خزمەتگوزاریەکی پەروەردە و تەندروستی لەو ناوچانەدا نەهێشت بوو بۆیە شۆڕەش فراغی نەبوونی کەرتی تەندروستی لە شاخ و ناوچە ئازادکراوەکان شاپڕ کردوێتەوە دکتۆرەکان دەیان نەخۆشی گوندنشینەکانە چارەسەر کردووە بە کۆڵە پشتێکەوە گوند بە گوند گەڕاون بێ جیاوازی بیر و باوەڕ خزمەتی گوندنشینەکان نەکردووە پزیشکەکان خاڵێکی دیکە جەوهری لە ژیانیاندا هەیە ئەوەش بریتە لە چارەسەرکردنی بریندارانی دوژمنی شۆڕەش واتە کاتێک کە پێشمەرگە لەگەڵ حکوومەتی عراقیە لە شەڕدا بووە دیلی جوندی شۆڕەش و سەربازانی شۆڕەش یاخودەوانی کە پیان وتراوە جاش کاتی خۆی کە بریندار بوون دکتۆرەکانی شۆڕەش بەبێ جیاوازی ئەوانشان تەداوی کردووە چارەسەر کردووە ساڕەشکاری کردووە بەڕاستی ئەمە خاڵێکی گرنگە لە مێژووی دکتۆرەکانی شۆڕەش دەکە پێش هەموو شت کارێکی ئینسانیان کردووە ئەمە ئاماژە بۆ بکەم دکتۆرەکانی شۆڕەش هەر دکتۆر نەبوون بەشێکیان لە ڕێخستنەکانی شارەوە هاتنەوە تا پێشتر ڕێخستن بوون ڕاستە کە چوونە شاخ بوون بە پێشمەرگەکەوە تا پێشمەرگە بوون دواتر بوون بە دکتۆری تیپەکان و دکتۆری مەڵبەندەکان و دکتۆری نەخۆشخانەکان و کەرتەکان ئەمە خاڵێکی دیکە دواتر لە دوای ئەنفال دوای ساڵ هێشتاوەش بەشەکان بوون بە پارتیزان وەک ئاشکرای قۆناغی پارتیزانی قۆناغی تڕۆپکی خەبات و قوربانیدانە لەبەرەوەی ئەو کەسی کە بوو بە پارتیزان دەستبەرداری هەموو ژیان بووە بە خود ژیانی شخصی خۆشیەوە تحدای حکومەتێکی گەورەی وەکو حکومەتی عراقی و کاتی کردووە کە مەفرەزەی سەرەتایی بوون و مەفرەزەی چەند کەسی بوونە لە شاخ هەندێکان بوو بە پارتیزان هەندێکیان لە قۆناغەکانی شۆڕەشدا بریندار بوون بە چەکی کیمیاوی دکتۆرمان هەیە تا ئێشە نزیکەی 30 پارچە ساچمە و گولە لە لەشایەتی دەرنەکراوە خۆی دکتۆر بووە دکتۆرمانە چەند جارێک بەر چەکی کیمیاوی کەوتووە دکتۆرمان هەیە شەهید بووە لە شاخ دەرچووی کۆلێژی پزیشکی بووە لە شاخ شەهید بووە دکتۆرمان هەیە حکومەتی عراقی ئیجباری کردووە کە دەستبەرداری شۆڕەش بگەڕێتەوە شار ئەگەرنا هەموو کەس و کارێکی لەناو ئەچن ئامادە نەبە بگەڕێتەوە حکومەت هەموو کەس و کارێکی لەناو بردووە ئەمە تڕۆپکی قوربانیدانە کە لەو کاتای دکتۆرەکان پێشکەشی خەڵکیان کردووە جگە لەوەی دکتۆرەکان دایان نەخۆشی گوندنشینەکان وەکو پێوەدانی مارود و پشک و شکاوی هەمووانیان چارەسەر کردووە و ڕۆڵێکی معنەویشان لە شۆڕەشدا بینیوە پێشمەرگە هەمیشە وەکو قەڵایەک دکتۆری بینیوە پێشمەرگەمان هەبوو توێتی ئێمە دکتۆر و شاخمان لە پشتە هەرگیز ناکەوین فەرمادەی پێشمەرگەمان هەبوو بروسکەی کردو بۆ سەرکردایەتی لەو کاتەیە و توێتی بەڕێزان فریامان بکۆن ئێمە هاون و دکتۆرمان پێویستە و تا دکتۆر یەکسانە بە هاون بە چەکێکی ئەوە گەورە لە شۆڕەشدا دکتۆرمان پێشمەرگەمان هەبوو توێتی مادام دکتۆر گەشتۆتە لامان من شەهید نابم من نامرم ئەوە لە ڕووی معنەوی کاریگەری گەورەی بۆ هیوادارم ئەم کتێبە ببێ بە دەواازەیەک بۆ نووسینەوەی مێژوو بە شێوازێکی کاتی ئێمە خاڵێکی دیکە ئەمە وەکو بانگەوازێک وەکو تکایەکیش بڵم تکا لە هەموو دکتۆرانی دیکە ئەەکەین ئەو کادرانی تەندروستی شاخ و شۆڕەش ئەەکەین کە تا ئێستا بەشدار نەبوون لەم کتێبەیە یاخود ئێمە دەستمان پیان نەگەشتون و قسەمان لەگەڵ نەکردوون بە دڵنیایە و بێمە بەستەوە داوایان لە یەکەین خۆیان پەیوەندیمان پێوە بکەن ئەگەر ئێمە نەماتوانی بەدەستیان بخەین بۆی لە بەرگی 2 لە بەرگی 3 بێگومان کتێبە لە مەراسیمێکی شایستە بڵاوکرایەوە و بەشێک دڵنیام لەو کەسانەی کە لەوانەیە ناویان لە نێو کتێبە هەبێ خۆیان ئامادە بوو بێتن بەڵام بانگەوازەکەی ئێوە بۆ ئەو کەسانەیە کە پزیشکی شۆڕشن یاخود بۆ نمونە کەسوکاریان بێگەر بەداخە خۆیان لە ژیانە نەما بێتن یاخود هەر زانیاریەکیان هەبێت لەسەر ئەو کەسانە بتوان بگەن دەستی ئێوە بۆ ئەوەی کە لە زنجیرەکانی ترا ئێوە لە بەرگەکانی دیکەیە بەشدار بن ئێمە وەکو داواکارێکەوە ئەڵێن چونکە ئێمە بێت جیاوازی پەیوەندیمان پێوە کردوون خۆشترە بەڕێست بڵێ تۆ دەستە خۆش بێ کەس لەبیر نەچوو لەوەی کە لە داهاتوە بڵێ بۆچی فڵان کەستان لەبیرچی بۆچی فڵان کەستان پەراوێز کرد بۆی ئەم پرۆژەیە درێژەی هەیە داواکەین هەموو پزیشکە بەڕێزانە پەیوەندیمان پێ بکەن بۆ ئەو خەبات و قوربانیدانی کە لە شاخ ئەو هەموو سەرکێشەی کە لە شاخ کراوە ئەو هەموو خزمەتگوزاری کە لە شاخ کراوە بتوانین بیان خێنە بەرباس و ئێمە وەکو کورد زۆر بەداخەوە زۆر کەم گرنگی بە ئەرشیف ئەدەین لەوە زۆر لاوازین کارکتەرە سیاسی و سەربازەکانی ئێمە لە دوای ڕاپەڕین یاخود لە دوای پرۆسی ئازادی دەرفەتێکی باش شوێکی باش لە بەردەمیانە بۆ بیرەوەری خۆیان بنووسن بەداخەوە بەشێکی کەمان بیرەوەری خۆیان نووسیوە بگومان بەدەم هاتنی ئەو بانگەوازی بەڕێزتان کا گۆران ئەبێت دەرفەتێکی باش بۆ ئەوەی کە مێژوەکە جارێکتر بنووسرێتەوە و لەگەڵەوە شاکە بتوانێت کتێبەکە بەبێ کەم و کوڕی بتوانێت زنجیرەکانی تریشی چاپ بە چاپ بگەێنرێت زۆر خۆشحاڵ بووی لە مەشەی پرۆگرام لەگەڵمان بوو دووبارە بەخێر بێی سوپاس بۆ بەڕێز گۆران سەلام حەمەد نووسەر و ئاماجەکاری کتێبی ڕاهەندی تەندروستی لە شۆڕشینەدا لە ساڵی 1976 تا ساڵی 1990 دووبارە بەخێر بێی کا گۆران. زۆر سوپاس.